بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سەرەتا داوای لێبورتان لێ دەکەین بۆی گرفتێکی تەکنیکیەوە نەمانتوانین لە کاتی خۆماندا دەست پێ بکەین قسە لەسەر هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق دەکەین و جیاوازەکانی لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو و ئەم هەڵبژاردنە توانێت چ گۆڕانکاریەک دروست بکات بەیوەندەرێک لە بەڕێزان دکتۆر بێسوون حەمە ساڵح بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری هەروەها سەرکەوت حەمە حسێن بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر بەخێر بێت زۆر سوپاس کاک سەرکەوتێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە جیاوازی ئەم هەڵبژاردنەی پێشوەختەی پەرلەمانی عێراق کە مانگی بەڕێوە دەچێت جیاوازەکەی چیە بەوەی کە یاسایەکی نوێ هەیە کۆمیسیۆنێکی نوێ هەیە هەڵبژاردنێکی پێشوەختەیە جیاوازەکەی لە چیدەیە؟ ئەگەر باس لە جیاوازەکەی لەگەڵ هەڵبژاردننی پێشووە ئەوەی کە پەیوەندیدارە بە دەنگدەرەوە یاخود بە کاندیدەکانەوە ئەوەیە کە ژماری بازنەکان لە 18 بازنەی هەڵبژاردنەوە بۆ بە 83 بازنە و ئەوەی کە لە سیستەمەکەشا جیاوازی هەیە براوە یاخود بردنەوە بە پێی سیستەمی ڕێژەیی نییە بە پێی سیستەمی براوەی یەکەمەواتە و ئەو دەنگانەی کە ئەیرێت هاوڵاتی ئەیە دەنگی نەگوازراوەیە ئەم دەنگە لە براوەیەکەوە لە لیستێکە ناگوێزرێتەوە بۆ کاندیدێکی تر کە دەنگی کەمتر لە هەمان لیستا با بڵێن بە دەنگی کاندیدێک کە ژماری دەنگەکانی لە دەنگی پێویست بۆ کورسیەک زیاتر ناگوازرێتەوە بۆ کاندیدێکی تر ئەو ناتوانێت کاندیدی کە لەگەڵ خۆیان سەر بخات بەڵکو تەنها خۆی براوە ئەبێ بۆ ئەمە پێوترێت دەنگی نەگوازراوە و دەنگی هاوڵاتی ئەو دەنگدەرێکە دەنگ ئەیە بە کاندیدێک تەنها بۆ ئەو کاندیداچێ و بۆ ئەو ئەژمارەکرێت لەگەڵ زۆربوونی ژمارەی بازنەکانی هەڵبژاردن کە ئەمە کاریگەری دەنگەکانیش بێگومان ئەگۆڕێت باشە بە زۆکو یاسا کە ئەو شەر تایبەت من یاسانوەیەکە جیاوازە لە یاساکانی ڕابردوو کۆمیسیۆنەکەش پێم وتی جیاوازیەکە لەوەیە تۆ ژمارەی بازنەکانی گۆڕیوە سیستمی هەڵبژاردنەکەی گۆڕیوە ئەوە جیاوازیەکەیە کە بەپێی یاساکە دروست کۆمیسیۆن وەکو کۆمیسیۆنەکە بڵێن بەڵێ ئەوەی کە هەیە لە کۆمیسیۆن بەپێی خوێندنەوەی لایەنە سیاسیەکان و خوێندنەوەی خەڵک باس لەوا کرێکم کۆمیسیۆنام کۆمسیارانە کام جارە دانراون کۆمسیارەکان بە شێوەیەکن با بڵێن محاسەی حیزبی نییە حیزبەکان دیاریان نەکردن بەڵکو لەلایەن ئەنجومەنی باڵای دادوەری عێراق و لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێران لەمەش کە جیاوازن لەگەڵ کۆمسیارەکانی کۆمیسیۆنەکانی پێشوو لە خولەکانی پێشووتریانە ئەم جیاوازی لە پاڵ ئەوەی کە بەڕاستی کەم ئەزمونین ئەوەی کە چاودێریشمان کردو تا ئێستا کەمترین خول یاخود بەشداریان کردو لە چالاکیە کە ئەزمونیان سەبارەت بە هەڵبژاردن زیاب کرێ ئەوش شتێکێک کە ئەتوانین دیقەتی بیرێ بەڵام ئەوەی کە جیاوازی هەیە لە هەڵبژاردن ئەمەوە گوتم بەپێی بیاساکەی وش سیستمی هەڵبژاردنەکەی گۆڕیوە سیستم و شێوازی دەنگەکانی گۆڕیوە لەگەڵ ژماری بازنەکانی هەڵبژاردن ئەی وەکو ئەوەی کە ئێستا کۆمیسیۆن دەڵێ 7 ملیۆن کاتی دەنگدان وەرگیراوەتەوە ژمارەی دەنگدەران چۆنە ئەمە ڕێژەیەکی باشە بڵێن ئەو ڕێژەی کە کۆمیسیۆن باسی کردوواڵێ لە 1970 دەنگدەران کارتی ئەلکترۆنیان وەرگرتەوە بە بایۆمەتری و بە کارتی درێژخایەن و باڵێن قوتخایەنەکەیان وەرگیراوەتەوە بەڵام لە 95 هاوڵاتیان بە تۆمار کراون بە پێی داتاکانی کۆمیسیۆن کە باسیەکە ئەم داتایانە کاریگەری نییە بە بۆچوونی من ئەم داتایە ئاوێنەی ئەوەمان پێ ناڵێت کە لە 170 خەڵک ئەچێ بۆ دەنگدان چکە چەندین ڕاپرسی کراوە باز لەواکە کە ڕێژەی بەشداری هاوڵاتیان یاخود دەنگدەران لەم هەڵبژاردنەیە زۆر کەمە و ئەوەی کە وای کردووە بەڕاستی کە ڕێژەی لە 170 خەڵک بچێت دەنگدەر بچێت کارتەکانیان وەرگرنەوە ئەو گوشارە فەرمیەیە کە حکوومەت و دەستگا فەرمیەکانی کەن لە هاوڵاتیان کە پێویستیان بۆ هەر شتێک پێشکەشەکرێ پێویستە کۆدی دەنگدەر بزانیت یواتە بێت چوو بێتیت زانیارەکانی خۆتە نوێ کرد بێتەوە کۆدی خۆتی وەرگرتی بێت کارتی بایۆمەتریت هەبێ کە ئەمە لە دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بەغداش هەیە بۆ هاندان یاخود بۆ پاڵنانە بە هاوڵاتیەوە بۆی بچێت سەردانی ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکە ئەمە ئەو ڕێژەی بەرزکردەوە بۆ لە 170 ئەگەر لەگەڵ خواستی خەڵک بواە با بڵێن هاوتای ئەو چوونە هاوتا بووە لەگەڵ خواستی خەڵک بۆ بەشداریکردن لە پرۆسەی دەنگدانە تەسەوڕمەکرد ئەو ڕژمارە و ئەو ڕێژەیە کەمتر بووە. سوپاس دەکەم کاک سەرکەوت کاک دکتۆر جەنابیشت بەخێر بێ سەبارەت بە کۆمەڵی دادگەری خۆتان حازر کردو بۆ هەڵبژاردنەکەەوە کەی بە فەرمی دەست بە بانگەشی هەڵبژاردنش دەکەن؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میێرەبان سوپاس بۆ جەناب و هاوکەرانیشە دیارەیە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان مەکتەبی هەڵبژاردن و ئامار
هەر سەرەتا لەوەی کە ڕێککارەکانی کۆمیسیۆن لەگەڵ ڕێککارەکانی کۆمیسیۆنەوە دەست بەکار بووین بە پێی قۆناغەکانی کۆمیسیۆنیش قۆناغبەندیکاری خۆمانمان تەواو کردو بەڵێ ئامادەین بۆ هەڵبژاردننی پێشوەختە ئەوەی کە کاندیدمان پێشکەش کردووە هەموو ئامادەکاریەکانێکمان دەست پێ کردووە پشتیوان بەخوای گەورە لە چەند ڕۆژێکی نزیکی داهاتوە دەست بە بانگەشەی فەرمیەکەین تەوان ئێمە تایە کوێسە بانگەشەشمان کردو بەڵام ئەو بانگەشەیە کە بانگەشەی جەماوەری بێوانە وەک هەموو هێزەکانی ترێمەشۆک هێزێکی سیاسی بەشدار تاوەکو ئێستا کاتەکەمان هێشتوێتەوە چونکە بەگومانیم جارە بانگەشەی هەڵبژاردن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن سێ مانگی بۆ دیاری کردووە کە سێ مانگەکە لەگەڵەوەی بازنەکانی هەڵبژاردن بچووک بوونەتەوە بەڵام کاتی بانگەشە فراوا زیاتر کراوە هەروەها خۆی لە خۆیشدا ئەو دەنگۆیانەی کە باسی لە دواخستنی هەڵبژاردنە کرد بەشێک لەوەی هێزەکانی سارد کردبوویەوە کە وەک پێویست ئامادەکاریەکانیان تەواو نەکردنەوەکو لە کۆتاییە بڕیاری نەکردنی هەڵبژاردن بدرێ بەڵام کە ئێستا بڕیاری کۆتایی دراوە هەڵبژاردنەکرێ هەموو هێزەکان ئامادەکاریەکانیان هەیە ئێمە ژۆکو هێزێکی سیاسی کە بە لیستێک بەشدارین ئامادەکاریەکانمان لە قۆناغی کۆتایین چەند کاندیدتان هەیە و چاوتان لە چەند کورسیە بڵێن بۆ پێشبینانەی خۆ ئەو ئاماروشتان ڕاپرسیانێکی خۆتان کردوتانە بەڵێ ئێمە لە هەولێر و سلێمانی بە 5 کاندید بەشداریمان کردووە دوو کاندید لە پارێزگای هەولێر لە بازنەی 3 و 4 پارێزگای هەولێر ناوشاری هەولێر لە پارێزگای سلێمانیش بە 3 کاندید لە بازنەی 2 سلێمانی 3 هەڵەبجە و شارەزور و 3 سادق و 5 و هەروەها بازنەی 4 ڕانیە و پیشدەر و دووکان ئێمە بەشدارین واتە بە 5 کاندید بەشدارین و هەر هێزێکی سیاسی بەشداری پرۆسی هەڵبژاردنەکە بە هەر کاندیدێک بێ چاوی لە دەرچوونی هەموو کاندیدەکانێتی ئێمە چاومان لەوەی هەموو کاندیدەکانمان سەرکەوتن بەدەست بێنن بەڵام ئەوە وەزعی دەنگ دەرەکە لە کۆتایە بڕیارەدا چێ بێ بەڵام پێمان وایە کۆمەڵی دادگەری کوردستان ژمارەی کورسەکانی لە بەغدا زیاد دەکا بە چاویشمان لەوەیە کە زیاد بکەین و متمانەمان هەم بە خۆمانم بە کاندیدەکانمان هەم بە بازنەکانی هەڵبژاردن هەم بە ئەندام و دۆست و لایەنگرامان هەم بە دەنگدەرانیش و بە وەزعی سیاسی کۆمەڵی دادگەری کوردستان سیقە و متمانەی ئەم هێزە سیاسی لە ناو خەڵکا لە ناو جەماوەرە لە کای سیاسی و پەرلەمانیە سیقەمان بەوانە هەیە کە ئیشەڵا ئێمە بە پشتیوانی خوای گەورە بە هەوڵ و هیممەتی هەموو کەسەکان چ لە مەکتەبی هەڵبژاردن چ لە مەڵبەند و دەستگاکانی کۆمەڵی دادگەری چه هەوڵ و تێکۆشانی ئەندامانی ئێمە پشتیوان بەخوای گەورە ئێمە ڕێژەی کورسەکانمان زیاد دەکەین باشە بە زۆکو تایبەتمەندی ڕەنگە خەڵک ئەوتە 5 کاندیدتان هەیە تایبەتمەندیەکانیان چین ئەو کاندیدانە ئەو تایبەتمەندیانیان تێدایە کە خەڵک متمانیان پێ بدە یاخود چانسی بێ زیانە بێ بۆ دەرچوون بەڵێ ئەم یاسایە وەک برای بەڕێز و کاک سەرکەوتیش باسی کرد جیاوازە لە یاساکانی تری هەڵبژاردن ئەم یاسایە هێزی سیاسی ناچارەکە بەوەی کە کۆمەڵێک ڕێگا هەیە بیگرێتە بەر ئەم یاسایە ناچارتەکە بەوەی کە تۆ کاندیدی بەهێز بازنەی بەهێز تەنسیق و ئەمانجی لە کاری تەکتیکی ئەم یاسا بەکاربێنی ئێمە وەک هێزێکی سیاسی ئەم هەر زوو دەرکمان بە ئەو خاڵانە کرد کە لەم یاسا هەیە و ئەو ئامادەکاریانی کە ئێمە ڕوبەڕووی ئەم یاسایە بینەوە بیکەین وەک هێزێکی سیاسی ڕاستەوخۆ لە مانگی چوارە هەست درکمان بەمە کردەوە کارمان بۆ کردەوە بۆیە هاتین ئێمە 5 بازنەی بەهێز لە کۆی 13 بازنەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان 5 بان هەڵبژاردووە و لەم 5 کە بازنەی بەهێزی نێمە دەنگەکانی کۆمەڵی دادگەری کوردستان دوا هەڵبژاردن لە سەر و لە سەدادەیە و هاتوین لێرەش کۆمەڵێ کاندیدی بەهێزبانێ ناوە کە ئەم کاندیدانە یەکەم هەمویان ڕابردوو پاکن دووەم کەسانێکن تاقی کراونەتەوە سەرکەوتنیان هێناوە سێهم کەسانی ئێمە خاوەن قەزیان کە کاندید پێویستە ئەمانەی هەبێ و کاندیدەکانی ئێمە هەمویان ئەم تایبەتمەندیانیان تایەوە ئەم تایبەتمەندیانە سیمای کادیرەکانی ئێمە بەگشتی و کاندیدەکانی ئێمە بە تایبەتین و پێمان وایە ئەم سیماتانی کاندیدەکانی ئێمە وامان لەیەکە کە خەڵک و جەماوەر متوانیان بەو کاندیدانە هەبێ و دەنجی خۆیان بدەن بەو کاندیدانە چونکە بینیویانن و تاقییان کردنەتەوە و بڕوا و سیقە و متمانیشیان بە ڕازگۆیی هێزێکی وەکو کۆمەڵی دادگەری هەیە کە توانێت لە کاری سیاسیە بوونی خۆی بسەلمێنێەوە نەکەوێتە ژێر کاریگەری هیچ شتێک و هیچ شتێکیش وای لێ نەکا کە لە بەرژەوەندی شخصی بخاتە پێش بەرژەوەندی باڵای گەل و میلەت و مافەکانی دەنگدەرانەوە. سوپاس دەکەم کاک سەرکەوت سەبارەت بە
شتێک ڕۆڵی یەکلاکەرەوە دەبینێت لەم هەڵبژاردنە بۆ حیزبەکان بڵین بەرنامەی هەڵبژاردنە کاندیدە چییە وا دەکەت کە چانسی زیاتر هەبێت و هاوڵاتی متمانەی پێ ببەخشێت؟ بەڵێ بەڕاستی باشترە بۆ پرسیارە لە کاک دوکتۆر بەسوول بکەیت وەکو شارەزایەکی بواری هەڵبژاردن بەشێکی وەڵام بێگومان بەڕاستی لە هەموو لایەنە لە هەموو هەڵبژاردنێکە ئەوەی کە ئەبێت وابێ یەکلا کاندیدێکی بەهێز بێ کاندیدێک بێ کە جێی متمانی خەڵک بێ کە خاوەن بەڵێن بێ پسوانی ڕازگۆی بەڵێنەکەی جێبەجێ بکە ئەبێ بەرنامێکی باشی هەبێ بەڵێنەکانی بەڵێنی واقعی پێ بێت بەرنامەیەکی واقعی بێ کە دەداتوە بتوانێت لە ماوەی 4 ساڵەکە جێبەجێ بکە بەردی زلی هەڵنەگرت بێت کە کوردەڵێ هەڵگرتنی بەردی زلی شانی نەهاوشتێتی ئەبێ بەرنامێکی واقعی پێ بێ کەواتە بێ ژیر بە عقڵمەندانە بەشێکی ژیری دەنگدەر لە کاندید و لە بەرنامەکەی بڕوانێ بۆ ئەوی بڕیار با دەنگ با بەچێ لە 4 ساڵی داهاتوە چێ بە کەڵکی ئەوێت چێ بەرژەوەندیەکانی ئەو ئەپارێزێت چێ ئاراستەکەی ئەو بەدی ئەهێنێ لە پەرلەمان و لە ئاراستەکردنی سیاسەتی دەوڵەتداریە لە ئەمە گرنگە بەڵام تەرکیزی یاساکە لەسەرەوەی کە کاندید ڕۆڵی زیاتری هەیە یاخود حیزب بێگومان لێرەیە ئەو گۆڕانکاری کە بووە وە گوتمان لەبەروی دەنگکە نەگوازراوێت لە هەڵبژارنەکانی پێشووە هەموو لیستێک یا هەموو قوارێک یا هەموو حیزبی سیاسی سەرڕمێکی هەبوو کەسێکی بەهێزێکی هێنای کرد بە سەرۆکی لیستەکە سەرۆکی لیستەکە زۆرترین دەنگی کۆ کردەوە ئەم دەنگی ئەیا بە کاندیدەکانی دوای خۆی کە ژمارەیان کەمە بۆی زۆرترین ژماری ئەندام نێرنە پەرلەمان بەڵام لێستەیە حیزب بووە کە دکتۆر بێسوونتن ناچار بووە کە بەشوێن کاندیدی باش ئابگەڕێ و بچێتە ناو خەڵکەوە چونکە هەر کاندیدێ بۆ خۆی براوەیە بە تەنها براوەیە دەنگەکانی نایە بە هاوکاری کەسێکیکە ناکا بۆی ئەویش لەگەڵ ئەوە دەرچێت کاندیدیکە لەگەڵ خۆی سەر ناخا بۆیە ئەم لە ئێستەیە ئەبێت حیزبەکانی ناچار بوون کە چاویان لە کاندیدێک بێ دڵخوازی خەڵک بێ تەنها ئەتیمادیان لەسەر سەرڕمەکە نییە سەرۆکی لیستەکە نییە ئێستا سەر شتێک نەماوە بەناوی سەرۆکی لیست کە ڕۆڵی هەبێت لە کۆکردنەوەی دەنگ بەو بیرێ و دەنگکان دابشکاتەوە بەسەر کاندیدەکانی خوارخۆیە ئێستا هەموو کاندیدێک ئەبێ هەوڵبات دەنگی دەنگدەران بەدەستبێنێ سەرڕای ئەوی کە لایەنە سێسکان سەرۆکی لیستیان هەیە سەرۆکی لیژنەی هەڵبژاردنیان هەیە کە سەرۆکی بانگەشەی لیستی بەڵێن ئەنجومەنی قەوارەیان هەیە سەرۆکی ئەو لیژنانی بانگەشەی هەڵبژاردنیان هەیە بەڵام ئەمە چوونە ناو خەڵکە بۆ بانگەشەکەیە ئەوەندە بۆ کۆکردنەوەی دەنگەکان کاریگەری لەسەر دەنگدەر نییە لە ڕۆژی دەنگدانە بۆیە گرنگە کە ئەوەی ئەچێت بە هاوڵاتی بەردەوام سەیری کاندیدەکە بکات تا چەند ڕازگوێت تا چەند کاریگەرێک کە تا چەند کەسایەتی بەچی بەهێزی هەیە تا چەند نزیکە لە کێشەی خەڵکەوە تا چەند نزیکە لە کێشەی ئەو توێژەوە کاتێ دەنگی پێەیە و سەیری بەرنامەکانیشیان بکرێت باشە بەس سەبارەت بۆی کە زۆر جار قسە لەسەرەوە دەکرێت مەسلەی تەزویرە پێ دوایە چی کراوە بۆ ئەوی کەم بکرێتەوە کۆمیسیۆن باسی لەوە کردووە کەم جارە ئەو بڵێن جگەلەوەی کۆمپانایەکی کۆری بڵێن کارتەکانی ئەوە کردووە کۆمپانیای دروست کردووە کۆمپانێکی ئەڵمانیش پشکنیان بۆ دەکات و وەکو جاری پێشووتر نییە کە پشکنیان بۆ نەکرابێ لیژنێکی حکومی وزانم پێکاتوە لە عێراقا ڕێکاری پێویستی گیراوەتە بەر کۆمیسیۆن لە ڕێکارەکانە کە کۆمیسیۆن هەر دامەزراوەیەکی تر بەتاتی دامەزراوی کۆمیسیۆن کە کارێکی وەکو هەڵبژاردنەکە ئەو ئامێرانش کە بەکارێنێ بێگومان پشکنیان بۆ کە بێگومان ڕێکارەکان وادانێ کە بەبێ خەوەش کارەکە بەڕێوە بچێ بەڵام ئەوەی کە هەیە بۆ نمونە کار لەسەرەوە کرا کە هەموو ئەو کارتانی کە هاوڵاتی وەری ناگرێتەوە بە ماوەیەک پێش بەڕێوەچوونی هەڵبژاردن لە ئۆفیسەکانی پارێزگاکان بچێشرێتەوە و لە ئۆفیسی گشتی لە ئۆفیسی نیشتیمانی لە بەغدا هەڵبگیری یاخود بفەوتێنرێت بۆ ئەوەی هیچ لایەنێک نەتوانێت ساختەکاری پێوە بکە. ئەم جارە هاتوون ئەو لایەنەی کە ئامێرەکانی هێناوە کۆمپانیایش کاتووە ئامێرەکان ئەپشکنێ بۆی دڵنیا بێت لەم کاتەیە هاتوون بۆ ئەوەی ئەو ئامریکا دەنگکان ئەژمارەکات ئەوەی لەسەر سندوقی هەڵبژاردنەکە ئەبێ ئەو کۆپی بکرێ و باڵێن ئەنجامەکان بیرێ بە لایەنە سیاسیەکان پاشان بنێرێت و لە ڕێی فلاشەوە نەقڵ ناکرێت بۆ ئەو ئامریکا ئەینێرێت بۆ ناوەندی نیشتیمانی بەڵکو لە ڕێی چێ بڵێکەوەیە و دوای ئەمە داتاکان نەخرێتە سەر فلاشێک و فلاشەکەش ئەنێرێتەوە بۆ ئۆفیسی نیشتیمانی. ئەم ڕێکارانە کراوە لەگەڵ مەسەلەی ئەو ئامریکا پەنجەمۆرەکان ئەخوێنێتەوە لە وەکوم هەڵبژاردنە تەکید لەوە کراوە کە
نەخوێندنەوەی پەنجەمۆر بۆ هەموو لە هەموو ویزگەیەکە نابێ ڕێژەکەی لە 5 زیاتر بێ بۆن ئەگەر هات و ژمارەیەکی دەنگدەر چوون بۆ هەموو ویزگەیەکی هەڵبژاردن لە ڕێژەکەیان لە 5 زیاتر پەنجەمۆری نەخوێنەوە تەنها ئەتیمادیان لەسەر ناوی سیانی و ئەو کارتە بوو کە پێیەتی بۆ تەتقیقی ناوەکەی لەو ئامێرەیە لە 5 زیاتر بوو نابێت ڕێگە بیرێ بە هیچ دەنگدەرێک دەنگ بدات ئەگەر پەنجەمۆرەکەی نەخوێنێتەوە ئەو ئامێری پێڵن ئامێری تەتقیق ئامێری دۆزینەوەی ناوەکانە لە هەموو ویزگەیەکە تایەتی ئەمانە هەموو ئەو ڕێکارن لەگەڵ ژمارە ڕێکاری تر کە هەن کۆمیسیۆن ئەیگرێتە بەر بۆ ئەوەی ساختەکاری نەکرێت لە ڕۆژی هەڵبژاردنە. سپاس دەکەم. کاکتۆر سەبارەت بە وەرگرتنەوەی کارتەکە کە ئێستا ڕێژێکی باش کات وەرگیراوەوە بعد لە 170 بۆ لە 175 تا 80 دەکرێت کارتەکە وەرگیراوەوە بەز و هەڵبژاردن بڵم ئێوە هەم بەپەی دەستور بڵین مافە ئێوە کو ئەرکیشی دەبینن مەسەلەی بەشداریکردن لە هەڵبژاردن. بەڵە خۆی کاحەکی بەشداریکردنی هەڵبژاردن یەکێکە لە مافێکە کە ئینسانەتی و ئەرچێکی شکە ئەنجامی بدا مافی خۆیەتی کە بەشداری یعنی مافی پێ بدرێت بەشداری پرۆسی هەڵبژاردن بکەوە ئەرچی شێتی یعنی بە گوڕوتینەوە ئەو مافۆی خۆی جێبەجێ بکە بۆیە من ئەگەرەوە پرسیاری پێشووی لە کاک سەرکەوتت کرد جوابی بمەوە باشترین ڕێگری لە تەزویر بەشداری هاوڵاتیە چونکە ئەگەر هاوڵاتی بەشدارێنەکە ئاسایی پێک ئەتوانرێ تەزویر بکرێت بۆیە ئەگەر بنکەیەکی دەنگدامە حەوێزگەیەک 450 دەنگدەری تیاابێ ئەگەر 450 بەشداری بکرێ ڕێگەی تەزویری بە هیچ شێوەیە نادرێت بەڵام ئەگەر 200 بەشداری کرد بوو کاتە 200 کارتی دەنگدانی بەتاڵ لەو وێزگا ئەمێنێتەوە و ڕێگەیەکی باشە پانتایەکی باشە بۆ ئەوەی کە تەزویرات بکرێت بۆیە بەڕاستی هاوڵاتی هەرێمی کوردستان بە تایبەتەوەی کە ئێمە زۆری خەڵکی هەرێمی کوردستانی سەر ناڕازیە لەم بار و گوزەرانی کە هەیە پێویستە بێت وەڵامی ئەمە بداتەوە کە من ناڕازیم بەشداری دەنگدانەکەم و دەنگی خۆم نادەم بە تۆیە کە ناڕازیم بەرامبەرت نەک بێت ناڕازیە بەشداری بکە و دەنگیش باتەوە بە ئەو یان بەشداری نەکات چونکە هەموو بەشداری نەکردنێک هەموو نەچوونێک خزمەت بەوەکە کە ئەتوانێت تەزویر بکە بەتایبەت چونکە هەموو کەسێک ناتوانێت تەزویر بکە یعنی ئێمە بۆیە وەکو هێزی وەکو کۆمەڵی دادگەری کوردستان هەمیشە خەڵک جەماوەرمان هەنداوە بۆ ئەوەی کە بەشداری بکەن و پێمانوتون بەشداریکردنی تۆ واتە ڕێگریکردن لە تەزویرێک کە هێزێک بێوە بیکە و پێشمان وایە هەموو مرۆڤێک پێویستە ئەم مافەی خۆی ئەدا بکە و جێبەجێ بکە بۆ ئەوەی کە بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ لە دیاریکردنی نوێنەرانی 4 ساڵی داهاتووی پارێزگاکەی بازنەکەی شارەکەی کە ئەو تایە دانیشتووە. باشە بە زۆکو بەڵێنی هەڵبژاردن خۆتان بۆ نمونە پێشتر کاندیدتان هەبووە ئەوەی کە پێویستە بە بەغداد مەسەلەی دۆسیەی نەوتە موچەیە پێشمەرگەیە مەسەلەی مادەی 140 ئەو بەڵێنانی کە داوتانە بە خەڵک توانیتانە جێبەجێ بکەن کاری بۆ بکەن وەکو خۆتان. ئێمە هەڵبژاردننی پەرلەمانی بەغات جیاوازترە لە هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەوەی کە لە بەغدا هەیە کۆمەڵێک مافی دەستوری و هەروەها کۆمەڵێت تایبەتمەندی و ئەوەی کە لە کوردستانی کۆمەڵە تایبەتمەندی بێگومان ئێمە بەرنامەی کاری لیستی کۆمەڵ لە هەموو هەڵبژاردنەکانە توانیمانە یعنی زۆرینەی هەرە زۆری ئەگەر نەمانتوانی بێ هەمووی زۆرینەی هەرە زۆریمان جێبەجێ کردووە بۆیە ئەم جارێش بەرنامەی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان کە 5 کاندیدیەیە بەرنمەیە کە تایبەتە بە داوای بە مافەکە مافە دەستوری و یاساییەکانی خەڵکی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغا و ناوچەی 140 و کۆمەڵێت تەوەری تریشەیە کە ئێمە لە بەرنامەی خۆمانە جێمان کردوێتەوە و پێمان وایە ئەو بەڕێزانەی ئێمە کاندیدمان کردووە بێگومانین لەوەی کە بچنە بەغدا و بەرنمەیە ئەگەر هەمووی جێبەجێنەکەن زۆرینە هەر زۆریێتوان جێبەجێ بکەن. باشە بەس ڕەنگە خەڵک بپرسێ هەندێکیان سارد بن لە دەنگتان بڵێن هەڵبژاردنەکە چ گۆڕانکاریەک دەکە لە دۆخی خەڵک لە دۆخی موچەخۆرانەوەی کە موچەخۆر نییە لە بارودۆخی ئابووری هەرێم. گۆڕانکاری گەورە کالەوەی کە تۆ ئەگەر بێت و لە 7 نوێنەری کورد لە 6 نوێنەری کورد لەوێت 50 نوێنەر بەیەکەوە داکۆچی لە مافەکانی خەڵکی کوردستان بکەن 50 نوێنەر بێن بڵێن حکوومەتی بەغاتۆ بێ ڕاستەوخۆ بچیتە ناو
هەندێک کای سیاکایەوە لە هەرێمی کوردستان بیت مافەکانی خەڵکی کوردستان بە دوایە بچی بزانی مافەکانی پێدرێ ئەگەر 50 نوێنەر بێن داکۆچی لەمە بکەن بێگومان حکوومەت و دەسەڵات لە بەغداد دێتە سەرخەت و بە دواداچوونەکە بۆ وەزعی خەڵک بۆ ژیانی خەڵک بۆ بژێوی خەڵک بەڵام ئەگەر چەند نوێنەرێکی کەم بێم چەند نوێنەرەکەمە هێزێکی هێزە سیاسەکانی بەغداش دێن تەعامل لەگەڵ زۆرینەیە کاکەن کە لە دوجارە بەرژەوەندی ئەم لەگەڵ ئەو زۆرینەیە ئەکە لەوێ هەیە و تەحەکوم بەو وەزعەوە ئەکە بۆیە ئێمە پێمان وایە ئەم جارەی کە ئێمە لە بەغدا چەند نوێنەرێکی بوێر هەبوو توانیمان کۆمەڵێکی زۆر لە مافی هەرێمی کوردستان لە ڕێو نوێنەرانەوە بپچڕێنرێ بۆ خەڵک و دوایش دەسەڵات یعنی خۆی پێدەرخاو خۆی پێی وابێ ئەو کردوێتی بەڵام ئێمە هەموو دنیا ئازانێ کە نوێنەرەکانی ئێمە بۆ نمونە بە تایبەت ئێمە کە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدمان لەناو لیژنەی دارایی بووە لە پەرلەمانی بەغا هەموو دنیا ئازانێ هەموو کوردێک ئەزانێ بە ویژدانەوە قسە بکە ئەزانێت کە ڕۆڵی مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ڕۆڵێکی یەکلاکەرەوە ڕۆڵێکی گرنگ و چالاک بووە و هاوڕێکانیشی لە فراکسیۆنی هیوات لەو فراکسیۆنانی کە پێکەوە توانیویانە ڕۆڵیان هەبێ بۆیە بەڕاستی کاک حەکیم ئێمە خەڵکی بێ بزانێ ئەگەر تۆ ئەتەوێ ئەگەر چەندێکت لە منەوێ ئەبێ باایی ئەوەندەی کە دەنگم پێدەی لە من چاوەڕێکی ناکرێت تۆ باایی کورسیەک دەنگ بە بەهێزی کۆمەڵی دادگەری بدەی بەس چاوەڕوانیت لە بەقەدەر 50 کورسی هەبێری نەخێت تۆ چەندێک دەنگت پێداوەرە دەنگی زۆری پێ بدە هەموو کەمینێنەرەکەمان با دەرچێت با چاوەڕوانەکەیشمان دوای سەنجی بەحەک بێ بۆی کە ئایا تەواوینیان سوپاس دەکەم کاک سەرکەوت سەبارەت بووی کە ئەم جارە بڵین هەر نەتەوەیەکگرتوەکانیش چاودێری هەڵبژارنەکان دەکە بە بڕیاری ئەنجومەنی یاسایشی نێودوڵەتی تیمێک لە نەتەوەیەکگرتوەکان چاودێری پرۆسەکە دەکەن ئەمە شتێکی باشە کاریگەری دەبێت لە هەرچەندە سەرپەرشی ناکەن بەڵام چاودێری دەکەن بەڵێ بەڕاستی لە مەسلەی چاودێریکردنی پرۆسی هەڵبژاردنە چەند خاڵەکەیە گرنگە یەکێک لەوە بوونی چاودێری نێودوڵەتی جۆرێک لە پاڵپشتیە بۆ چاودێرە ناوخۆییەکان بەڵام نابێ پشتی پێ بەسترێت لە بروی ژمارەی ئەو چاودێرانی کێن بە بەردەوامی ژمارەکان کەمە کە هەموو بنکەکانی هەڵبژاردن یاخود ڕێژەیەکی زۆری بنکەکانی هەڵبژاردن و ویزەکانی هەڵبژاردن داناپۆشێت ئەوانیان ئەو چاودێرانەیەکەن بە شێوەیەکی گشتی سەیری کەشوهەوای هەڵبژاردنەکە ئەکەن سەیری مەسەلەی بانگەشتی هەڵبژاردن و بابەتی یاساک هەڵبژاردن و ئەو ڕێنمایانی کە دەرەچێت بۆ جێبەجێکردنی یاسای هەڵبژاردن لەگەڵ بە شێوەیەکی گشتی کەشوهەوای ڕۆژی دەنگتان چۆنە تا چەند تومتیژەیە بە ڕێچوونی پرۆسی هەڵبژاردن چۆنە دواتر لەگەڵ چەند حاڵتەی تر ئەوەی کە گرنگە بۆ پرۆسی هەڵبژاردن بۆ چاودێریکردن چاودێرە ناوخۆییەکان کە ڕێکخراوە ناوخۆیەکان ئەگەر بتوانن هەموو ویزەکانی هەڵبژاردن چاودێریان هەبێ لەگەڵ نوێنەری قەوارە سیاسیەکان کە مافێکی گرنگیان هەیە کە مافی سکاڵا تۆمارکردنە لەسەر هەموو پێشێرکاریەک یاخود هەموو ڕووداوێک کە ڕوئە لە ویزگەی هەڵبژاردنە جا لە سەرەتای ڕۆژی دەنگدانەوە تا جیاکردنەوەی دەنگەکان سکاڵا تۆمار بکەن بۆ ئەوەی بەڵگەشت پێشکەشن بۆ ئەوەی ئەو پێشلکاری کە بووە ڕای بۆستێنن یاخود ڕاستی بکەنەوە بۆیە ئەو ئێمە چاوەڕێی پژگیری کۆمەلگای نێودوڵەتیەکەین لە هەڵبژاردنەکە ئەوەش خاڵێکی گرنگە زۆرێک لە گوشار لەوانەیە دروستکە بۆ سەر کۆمسیۆن یاخود بۆ لایەنە سیاسەکان کە لە ساختەکاری دروست دوورکەونەوە بەڵام ئەمە ڕێگری ناکە لە ساختەکاری بۆیە باشتر وایە چ لایەنە سیاسەکان پشت بە نوێنەرەکانی خۆیان ببستن کە نوێنەری قەوارە سیاسەکانن لە ویزەکانی هەڵبژاردن و پشت بەو چاودێرە ناوخۆیانە بەسرێ و پشتگیریان کرێت کە ڕۆڵی باشتریان هەبێت ئەمە بۆ ئێمە گرنگە نەک ژمارێکی کەمی چاودێری نێودوڵەتی چونکە بەڕاستی لە ڕووی سیاسیەوە ئێستا عێراق پێویستی بە پشتگیریەکی نێودوڵەتی هەیە بۆ بەرەو پێشچوونی ڕەوشە سیاسیەکەی بۆیە ئەگەر هەیە چاودێرە نێودوڵەتیەکان بە شێوەیەک لە شێوەکان پشتگیری پرۆسی هەڵبژاردنەکە و بەڕێوەچوونی و دەرەنجامەکانیشی بکەن بۆ ئەوەی پرۆسی سیاسی عێراقی نەوەسە یاخود بەرەو پێشچێ و بڕوات جۆرێک لە میزداقێت بن بە هەڵبژاردنەکە باشە بەس وەکو بڵین بەشداریکردن لە هەڵبژاردن وەکوتۆر وتیە تا خەڵک زیاتر بەشداری بکە ڕێژەی ساختەکاری کەم دەبێتەوە یاخود خەڵکێک بایکۆت باسی بایکۆت دەکات ئەوە چارە سەرە
چارەسەر هیچ دەکا بایکۆت بە بۆ سونی ئێمەوەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەڕاستی بە هانی هاوڵاتیانین کە بەشداری لە پرۆسی هەڵبژاردننا بکەن و بایکۆت چارەسەر نییە چکە ڕێگا بۆ ساختەکاری ڕژگا و ڕاکردنیشە لە بەرپرسیارەتیەک وەکو دکتۆر بێسمتی تۆ ئەگەر بەشدار نەبی لە دیاریکردنی نوێنەرەکان دوایی چۆن داوایان لێەکەی بەڵکو لە ئێستا کە دەنگ ئەی بە نوێنەرێک بە تایبەتی لەم هەڵبژاردنەیە کە بازنەکان بچوو بۆتەوە ڕاستەخۆ نوێنەرەکان ئەتوانێت بینیت لە دەرەوەی قوارە سیاسیەکان کە کاندیدی هەڵبژێری کە بە دڵخوازی خۆت بێت نزیک بێت لە بەرنامەی تۆ یاخو لە داواکاریەکانی تۆوە ئەمە وات لێکە کە دوایی بتانی لێپرسینەوەشی لەگەڵاوکەی بەڵام تۆ لە سەرەتا ئەگەر بەشداری لە هەڵبژاردنە کە هەڵبژاردن ئاسانترین بەشداری و چالاکیە لە پرۆسی سیاسیە هاوڵاتیەکە گەر نەچێت بۆ بەشداری پرۆسی هەڵبژاردن نەکە کە ئاسانترینیانە سبەینێ بەشداری خۆپشاندانێ ناکە بۆی داوای مافەکانیان بکە سبەینێ بەشداری لە گردبوونەوەی ناکە بۆ بەرگریکردن لە جیراوێکی ئازادی ڕادەربڕین ینی تۆ هاوڵاتی ڕاکردنە جۆرێکە لە ڕاکردنە لە بەرپرسیارەتی تۆ بەرپرسیارەتی لە بژێوی خۆت وەک فەرمانبەر موچەکەت وەک هاوڵاتی مافی مناڵەکەت لە خوێندن مافی مناڵەکەت لە زانکۆ ئەمانە هەمووی لە ڕۆژی هەڵبژاردنەوە دەست پێکات تۆ ئەگەر نەچی بەشداری نەکەی لە پرۆسی هەڵبژاردنە و کاندیدی هەڵ نەبژێری کە لە پەرلەمانە بەرگری لە مافەکانی خۆت تۆ بکات ئەوە دواتر بە دڵنیاییەوە ناچێتە سەر شەقامیش خۆپشاندانیش ناکەی بەرگری لە مافەکانی خۆت و لە مافی هاوڵەکانی نیشتیمانەکانی خۆش ناکەی بۆیە بایکۆت چارەسەر نییە. ئەوەی کە لێرەیەشە بەڕاستی خاڵێککە گرنگی دەنجی هاوڵاتی لێرەیە بۆچی گرنگترە لە هەڵبژاردنەکانی پێشوو چونکە باسنەکان یەک بچووک بوونەتەوە براوەی زۆری نێ بە یەک دەنگ کاندیدێک ئەکەوێتە پێش کاندیدێکیکەوە ئەمە براوەی ڕێژەی نییە بە چەند سەد دەنگێک یاخود چەند دەنگێک ڕێژەکە بگۆڕێکە لە ڕێژەیشا یەک دەنگ کاریگەری هەبوو بەڵام کاریگەریەکە لەم دەنگدانەیە کاریگەری یەک دەنگ زۆر زیاترە لە هەڵبژاردنەکانی پێشوو و تەنانەت بۆ ساختەکاری بە یەک دەنگ بە ڕێژەیەکی زۆر کەم کاریگەری زۆرتر وەک لە هەڵبژاردنەکانی پێشوو چونکە ئەگەری دۆڕان و بردنەوەی کاندیدەکانی زۆر زیات باش بەس چی بکرێ بۆەوەی کە زۆرترین خەڵک بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و بەشداری بکات بەڕاستی ئەوەی کە بڵین قوارە سیاسیەکان یاخود ئەمانە کۆمەڵی بەرپرسیارەتین تێپەڕی هەنێ شت هەیە تێپەڕی بەڵام بۆ ئەوەی هاوڵاتی ئاش بکەینەوە لەگەڵ هەڵبژاردنە پێویستە لایەنە سیاسیەکان بەشێکی زۆری ڕێژێکی زۆری بەڵێنەکانی خۆیان جێبەجێ بکەن کاندیدێک بێنن کە دڵخوازی خەڵک بێ و خەڵک بتوانێت بچێت دەنگیان پێبات بەرنامەیەکی واقعیان هەبێ و ڕێکخراوەکانیش ئێوە تەنانەت لایەنە سیاسیەکانیش هانی دەنگدەری خوان بن بۆیان ڕوونکەنەوە کە دەنجی ئەوان چەند گرنگە ڕووبکەنەوە خەڵک نەک بێمنەت بن لە دەنجی خەڵک و پشت بە ڕێگای تر بەرزن بۆ ئەوەی هەڵبژاردنەکان ببنەوە کاکتۆر کاتمە زۆر کەمەوە بە سەبارەت بۆی ئەگەر سەبارەت بە بەشداری نەکردن یاخود سارد بوونەوە لە پرۆسەی دەنگدان ڕەنگە هاوڵاتی لە بەڵێنی هەڵبژاردن و ئەوانە گلەی هەبوو بێت جێبەجێ نەکراوە بەس نەچوونەش خزمەت بەدە سەڵات دەکا بڵێن نەچوون بۆ دەنگدان وڵا هەموو سارد بوونەوە و بەشداری نەکردنی لە خزمەتی دەسەڵاتایە و لە خزمەتی بەردەوامیدانە بە وەزعی کە ئێمە لێدان ڕازین بە سەراحەتە یعنی ئێستا ئەو بێهیوایی کە لە لای دەنگدەر هەیە لە لای خەڵکی هەرێمی کوردستان هەیە ئەو بێهیوایە دەسەڵات لی بەرپرسەوە دەسەڵاتیش دروستی کردو ئێمە لە بیرمان نەچێ ینی هەر دەسەڵات بۆنەوەنە ئێستا بێمنەتە لە خەڵکەوە تا کەسێکی بەرپرسی لایەنێکی دەسەڵات ئەڵێ خەڵک لە بیرێچێتەوە و با ئەم شتانی لە بیرەچێتەوە ئەوانە هەر دەسەڵاتی ئێستا گرانیەکی باشی هێناوە بەسەر خەڵکە نانی گران کردووە بەنزینی گران کردووە ژیانی قورس کردووە ئەمانەی کردو بەڵام دەسەڵات بەڕاستی لەم بێهیواییەکی لای خەڵک دروست کردووە خۆی بەرژەوەندی خۆیەتی چونکە خۆی لی سوودمەندە ئەوەی کە ناچێ بۆ دەنگدان چێ ناچێ ئەوەی کە خەڵکی ناڕازیە خەڵکی تووڕەیە لەم دەسەڵاتە دەنگدەری لایەنەکانی غێری دەسەڵاتە ئەمانە کە ناچن بێگومان تۆ کە نەچیت ئەوە دەنجی ئەم لایەنەی کە دڵخوازی تۆیە لە ئەفەوتێنی و لە بەرامبەرە دەنجێکی ئەو زیادەکەی کە ئەمە یعنیەوەی کە ناچێت دوو ئیشەکە خزمەتێک بەوەکە زەرێکیش لەمەدا بەڵام ئەوەی کە ئەچێ یەک شتی یەک ئەرکە و ئیشی لەسەر کردو بۆیە بەڕاستی تکایە هاوڵاتی هەرێمی کوردستان بەوەش خۆمانە بینەوە بۆ ئەوەی ئەم وەک کاک سەرکەوتوتی سەرەتاییترین ماف دەستپێکی مافەوەیە کە تۆ لە پرۆسی سیاسیا بەشداربی ئەوەیە بەشداری لە پرۆسی هەڵبژاردن زۆر بە کورتی پێشبینێکم جارە باشتر خەڵک بچێت بۆ دەنگدان
تا ئەم دقەیە نەخێر بەڵام پێم وایە هەوڵەکانی ئێمە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە بن لەدەوە بە کاک سەرکەوت و هەموویان ئەڵێم پێم وایە ئەبێ ڕۆڵی گرنگترمانە بێەوە باشتر بین بەڵام تەسەورەکەم تا لە دوای ئەمە گەرم و گوڕی زیاتر بێ خەڵک چێ بۆ دەنگدا کاک سەرکەوت تۆش پێ لە هەڵبژارنەکەی ڕابردوو باشتر دەبێت لە ڕووی تەزویر نەکردنەوە لە ڕووی دەنگدانیشەوە بۆ هیوا بێگومان هیوای بەوەمان هەیە بەڵام ئەوەی کە گرنگە هەمووی ڕۆڵی هەبێ باشترین چاودێری هەڵبژاردن باشترین ڕۆڵ بینەر دەنگدەرن کە ئەتوانن لە ڕۆژە کاچنە سەر سنووقەکانی دەنگدان زۆرترین ڕێژەیان بچێت بۆ ئەوەی بوارەکان و کای ساتەکاری تەبەتە سپاسان دەکەم سپاس بە هەردوو لاتان سپاس بۆ ئەوەی بینەرانی بەڕێز سپاس بە هاوکاران خواتان